سڵاوتان لەبێ بەڕێزان. کورد لە بەردەم ناوچە جێناکۆکەکان و جۆڵەی هێزەکانی سوپای عێراقدا ئەمە تەوەری ئەمڕۆی بەنامەکەی خۆتانەمایکی خەڵک دەتوان قسەی سەرکە نەروها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا TV دەتوان ڕاوتی بنووسێنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ بەڕێزان دیارە لە پاش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە سەرپەرشتی مەسعود بارزانی لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایەگەیاند کە حکوومەتی عێراق لە ناوچە جێناکۆکەکاندا دەستی بە هەندێک جموجۆڵی سەربازی کردو. ئەمە وای کرد کە ئەمڕۆ بەریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ڕابگەێنە کە قبول ناکەن حکوومەتی عێراق هێزی سوپای عێراق بەدەر لەو ڕێکەوتنانەی پێشتر لە نێوانیاندا هەبووە لە ناوچە جێناکۆکەکاندا بڵاوە پێ بکات. بەریکاری وەزارەتی ناوخۆش ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ئەگەر ئاسایشی هاوڵاتیانی کورد لەو ناوچانە بکەوێتە مەترسی ئەوان دەستەوەستان ناوەستن. هەروەها باسی لەوە کردووە کە بەپێی ئەو ڕێکەوتنانەی لە ماوەی ڕابردوودا لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبووە پاراستنی ئاسایشی ناوچە جێناکۆکەکان سنووری مادەی 140 دەستوری عێراق تا یەکلاکردنەوە و جێبەجێکردنی مادەکە بە هاوبەشی لە نێوان سوپای عێراق و پێشمەرگە دەبێت. دیارە بریکاری وەزارەتی پێشمەرگە ئەنوەر عوسمان ئاماژەی بۆ ئەوش کردووە کە ئەگەر هەردووەخێکی لەم چەشنەش ڕوویدا ئەو کات بۆ بڕیارەکانی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە بەوتەی ئەو قبوڵ نەکردنی هێنانی هێزی پتری سوپای عێراق بۆ ئەو ناوچانەش ئاماژەیەکە بۆی ئەوان ئەرکی پاراستنی گیانی هاوڵاتیانی ئەو ناوچانە بە هەموو نەتەوەکانەوە دەپارێزن. لەسەر هەمان پرس بەڕێزان دیارە فایق تۆفیق بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پاراستنی ئاسایش و نردنی هێزی ئەمنی بۆ ناوچە جێناکۆکەکان تر لە ئەستۆی وەزارەتی پێشمەرگەی و ئەوەی وتووە کە ئەوان ئەگەر پێویست بکات هێز ڕەوانەی ئەو ناوچانە دەکەن. ئەمە تەوری ئەم ڕۆمانە بڕێزان دیارە لە پاش هەموو ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا جموجۆڵی سەربازی ئێستای ناوچە جێناکۆکان باز دەکرێت کە وەک ئاماژەمان پێدا لە بەیاننامەیەکی هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە باس لەوە کراوە کە ئەم جموجۆڵە لە ئێستادا بەدی دەکرێت لە ناوچە جێناکۆکەکان. ئێوە دەتوانن باس لە ئەمە بکەن ئەگەر بێت و ببێ بە قەیرانێک و چی بکرێ بەرامبەر بە جوڵەی هێزی سەربازی هێزەکانی سوپای عێراق لە ناوچە جێناکۆکەکان لەگەڵ بەردەوامی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. بەڵێ یەکەم پەیوەندیمان زیاد لە شیلاتزیە. زۆر سپاس کاک زیاد، فەرموو. کاکە زۆر سپاس تاوەرێکی بەڕێوەبەرەکەتان دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. ئەگەر ئێمە بڵێن خۆداناکی هاتوشتە ڕۆ بدە، ئەگەر ئێمە بڵێن ئەو کارە ببی یان ئێمە دیفاع لە ناموز شەرەفی خۆمان دەکەن، ئەگەر بتان ژنۆ مەنداڵەکەماش بیبن یعنی شەڕ لەگەڵ نوری مالکی دەکەن. یعنی خۆ نوری مالکی لە سەدام زیرەکتر نییە، ئێمە کورد بوون چند ساڵ 8 ساڵ 9 ساڵ لەگەڵ سەدام ماشار کردووە. یعنی ئێمە هیچ وەخت تەنەزل لەگەڵ نوری مالکی ناکەن. ئەگەر یعنی ئەگەر لە کوردستان نەفەرێک مابی بەشی ئەو شیعان هەموو دەکە. زۆر زۆر سپاس بۆ بەرنامەکە دەکەم. زۆر سپاس بۆ کاک زیاد لە شیراتزێ. بەڵێ شەماڵ لە هەولێر، فەرموو کاک شەماڵ. کاکە سەبارەت بۆ تەوەرە دەستخۆشیت لێ یەکەم. زۆر سپاس کاک شەماڵ. سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان و بڕیارەکانی بریکاری وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ بەڕاستی ئەمە دای ئەمە نادای. ئێمە میلەتێکین بەدەستی بەتاڵ لە ئێران و هاتین وەکو پێشمەرگە کوردستان ئازاد بوو، بەڵام ئێساکە کۆمەڵێ ئەوانە خۆیان بدەن بە کوشت کە قەسر و ڤیلایان هەیە. مەزمەت بەرزانی ئەڵێ پێشمەرگە ئازیزترین کەسە لە لای من. ئایا ئەگەر ئازیزترین کەسە بۆ مەعاشی دوو مانگ جارێ ئەدرێت؟ بەڵێ کاک شەماڵ، سپاس بۆ کاک شەماڵ لە هەولێر لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. چەند تێبینیەکمان بوواتەوە بۆتان مەولودی دەڵێت کورد 4 بەشە، هەر بەشە و لە شتێک ئازان. کوردی باکوور دەڵێت لە کوردایەتی ئازان، کوردی ڕۆژهەڵات لە باسی هەندێک شتی کرۆدا کە دەکرێت ناکرێت وەکو خۆیان باسی کەن چکە هەندێک تەشیری تایە بە پارچەکانی تری هەرێمی کوردستان. تێبینی ترمان بۆ هاتووە دەڵێت من دەستخۆشی لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەم و ئەوەیە یاخود ئەوەنە دەڵێم ئەگەر ئەوان نەبن ئەوە بە ڕۆژی ڕوون عەرەب دێتە سەرمان و بۆیە دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانی کوردستان دەکەم. ئەمە بناوی پیوکەوە ئەو تێبینی نردووە. هەروەها دابانکەریم دەڵێت من لەو باوەڕەدام هیچ کام لەم سەرکردانە کە ئێستا لەسەر حکومن هیچیان پێ ناکرێت بۆ ناوچە جێناکۆکەکان. بەڵێ دەچینە لای کاکێمن لە سلێمانی. فەرموو کاکێمن. کاکە شوانم کاکە باش. زۆر سپاس کاکێمن.
زۆر سپاس دەکەم دەستخۆشی تەوەرەکە لێکم زۆر سپاس دەکەم. سەرەتا ئەمێ لەسەر ئەوە قسەکەم بەڕاستی پێشەوەی بێمە سەر تەوەری جەناب بەداخەوە بینیمان دوێنێ لایەن دەسەڵاتدارانی هەولێرەوانێ کە چەند کەسێک ڕفێنران بەڕاستی ئەمەش خۆی لە خۆیان ئەوە خۆزگە تەوەرێکشتان لەسەر ئەوە بکردە چونکە ینی تۆ کاتێک سەرۆکایەتی هەرێم کە سەرکردایەتی کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی ئەکا ئەڵێ ئەبێ هەموو هێزەکان ناوچە داڕاوەکان پارێزن ئەبین بە سەرۆکی هەرێم ئەڵێم ینی تۆ لە کاتێکا سیرەکەی لەژێر دەسەڵاتەکەی خۆتا و لەژێر هەرێمەکەی خۆت و لە پایتەختەکەی جەنابیا خەڵکێک ئەرفێنرێ بە خۆی کاگە من ئێمە بۆیە تەوەرمان تایبەت نەکردووە بەو هەواڵە دیارە ئەوەیە کە ئەمان بێسەرشتێن تا ئێستا نازانێت چارنووسیان چی بەسەر هاتووە بەڵگەنیە لەسەر ئەوەی کە تۆ بۆ ئەوی پێش ڕووداوەکە نەکەوی قسەی لەسەرکەی بۆیە تا ئێستا ئەمە بە دواداچوونێکی وامان نەبووە و زانێری وان نەکەوتۆتە بەردەستی هیچ ڕاگەاندنێک ئەگەر لەسەر تەوەرەکە قسەمان هەبێ کاکێ من بەڵێ سپاسانەکە من ئەوە بوو بەڵام لەسەر تەوەرەکەی جەنابتان بەداخەوە ینی هەموو کاتێ سەرۆکایەتی هەرێم و هەتا وەزیری پێشمەرگە و بریکاریش بەڕاستی زیاتر پشت بە هێزەکانی پێشمەرگە بەچەند ڕاستە هێزی پێشمەرگە جێگای فەخر و شانازی هەرێمی کوردستان بەڵام تۆ سەیرەکەی لە کاتێکە هێزی پێشمەرگە لە هەموو لایەکەوە پەرارەست کراوە هەتا موچەکانیان بەڕاستی وەکو پێویست نیە 470,000 هەیە بەڕاستی ئەمەش هیچ کاتێک هیچ نەبوو بۆ پێشمەرگە و لەگەڵ ئەوە هیچ کاتێکە کاتێتە سەر مەسەلەی امتیازات بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە لە ناو هێزەکانی پێشمەرگە هەتا کۆم لەحظەیەشی لەگەڵا لە خانوو کلیان بەڵام هیچ کاتێ هەوڵێکی ئەوە نەدراوە مەسەلەی نیشتەجێبوون و زەوی بۆ هێزەکانی پێشمەرگە دابین کرێت و بەڵام هەموو کاتێکی ژەوان پشت و پەنایان لە پێشمەرگەیە و ئێمە تەمەناکەین ئەمەکە ئێستا ڕوئەیە بۆ ناوچە داڕاوەکان هێزی نەکە هێزی پێشمەرگە تاک بە تاکی ئەم وڵاتە بەڕاستی لە ئەستوەیەکی کە خاک و نەکەی خۆی پارێزە بەڵام بەداخەوە ئەمان کارێکیان کردووە هیچ کەسێکی ناو وەلایی بۆ خاک و نیشتمانەکەی خۆشی نەمێنێت. بەڵێ کاکێ من لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆستەم لە شیراتزیە. ئەلۆ بەڵێ کاک ڕۆستەم فەرموو. ئێوارتە بۆش برا زۆر سپاس کاک ڕۆستەم. چۆنی باشی دەخۆشی بەڕۆمەتە زۆر سپاس دەکەم بەڵێ. برا سەبارەت وی بابەتێ پرۆگرامەکە بوو سەر ئەوە دەمێکی درێژە پشتی هەرفینە حکومەتە بەعس و شناوچوونە سەدام دیکتاتور بەڵێ هێزن شوڤینên عرب بجا شیعە بنان سنî keftine pêkolekêj bû qayîmkirina bingehêt xwe û bi girintî wergirtinê ji tewjimê mezhebî û bi taybetî mezhebê şîî ku li deverê Îran piştevaniya dike Zên wan hêzê serherdêr ew navçê bêxne bin kontrola xwe bi tewjimê xwe dînî ji nav bidan. Ercan Nurî Malikî jî bi hêz wergirtinê ji vî tewjimê Husay Tûntral vêt milletê Kurd ku hezar salan e pêkolê ji bo dizveynana azadî û serxwebûna xwe diket vêtin kontrolê ser milletê Kurd biket. برأيي من أف تهديد اتفاق الجلاء حكومات البحث سر ملاتي وحريمة كردستانية تهديد جدينا وزيش لا هاشتاك كي كردات جديدين ورقستان وكردستانية مترسيكا ديروكي دا وبراستية درفتك ديروكي جدا ألو بەڵێ کاک ڕۆستەم گوێمان أرجع ببوچنا من بديان سر ملاتي كرد تايبتي جالي كرد رابط ودل بخوبيشاندانا بيت نرابطوني دل ببريد وراستی هلویست حکمت هرمی جی تامی که هلویسته که گله که لاوزه و هلویسته و پزیسیوی نیجنه جه خوده و شهر جید گل حکمت نوری مالی که حکمت کاک ڕۆستەم جۆری ئەو هەڵوێستە دەبێت چۆن بێت جۆری ئەم هەڵوێستی کە باسی دەکەی هەڵوێست دەبێت چۆن هەڵوێست بێت بەڵێ برا مەبەستم کە باس لە هەڵوێست دەکەی جۆری ئەو هەڵوێستە دەبێت چۆن بێت چۆن هەڵوێستێک ادویا اپوزیسیون پێکۆڵێن زیاتر بکات ku navmaliya Kurd bêtereke xistin bi hevkarî dest gel nêpefalebdar kemîn car şab û Kurdî razî ket ji gendalkariya ji nerazîbûnê زۆر سپاس بۆ کاک ڕۆستەم لە شیلاتزێ بەڵە سەرتیب لە شەمشەماڵ فەرموو کاک سەرتیب زۆر سپاس کاک سەرتیب برای بەڕێزم تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە بەڕێزەکەم بەڵێ کاک سەرتیب تایبەتە بە جوڵەکردنی یاخود جوڵە پێکردنی
هێزەکانی سوپای عراق لە ناوچە جێناکۆکەکان و چارەسەری ئەمە لەلایەن کوردەوە سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر بەم بەڵێزم لە کوردەواری ئاڵێ شەو سەر لە ئێوارە دیارە حکوومەتی ناوەندی بەغاو دەوڵەتی یاسا و هەر یەکێکی لەوانە کە ئامادە نەبێ داواکاریەکانی کورد و بادەی سەوچل و ئەوەی لە دەستورە بۆ ئێمەی کووردا جێبەجێ هەکرێ ئەمە خۆیدا جێگای گومانە و دووبارە بوونەوە داگیرکردی کوردستانە بە پێ ئەو مەحلوقەی من هەما 1200 سەربازی تری عێراقی ئیزافە کردووە بۆ سەر فێرقەی دوانزەی کەرکوب برای بەڕێزم جێگە ناکۆکەکان ناوچە داگیرکراوەکان ئەگەر ئەو ڕاستەکەونەوەی پاکە ڕاست دەکات ئەبی ئەو ناوچانن تا مادەی سەوچل جێبەجێکرێ هێزێکی هاوبەش لەلایەن حکوومەتی ناوەند و لەلایەن وەزارەتی پێشمەرگەی کوردستانەوە هێزەکە بە هاوبەش دروست بکرێ بۆ چاودێری و پاراستنی ئەو ناوچانەیەتر چی لە ڕووی ئەمنیەوە چی لە ڕووی ئیداریەوە تا کۆتایی و جێبەجێکردی مادەی 140 ئەمە خۆی لە خۆیدا براگیان مەترسیەکی گەورەیە گۆڵۆبێکی سوورە ئەمان هیچ کاتی ئامادە نین کێشەکان و داواکانی کورد و مادەی 140 و ناوچە دابڕاوەکان یان ناوچە داگیرکراوەکان بگەڕێتەوە باوشی هەرێمی کوردستان ئەمە معنای ئەوەیە ئەمانە هەر کات ساحێک بێت چەند سەرچاوێکی تریش ئەمان نیازیان وایە خۆیان پڕچەکەن لە 2015 ئاوایشی و هێرشێکی تاسەری بۆ سەر کوردستان دووبارە داگیرمان بکەنەوە بەڵام من بە دوژمنانی گەلی کورد و ئەڵقە لە گوێکانی ناوخۆش ئەڵێم ئێمە ئەنفال و کیمیاباران تەواومانی نەکرد جارێکی تر هیچ هێزێک و هیچ قووەتێک ناتوانێت کۆتایی بە ئێمە بێنێ بەڵام داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ئەەکەم چاوێ بە موچەکانی پێشمەرگەی قارەمان بەزا بگەڕێ موچەکانیان هاوتا بکاتەوە لەبەر ئەوەی ئەوان سەنگەری پێشەوەی خەبات و کەلیمەی شەهادەتیان هەڵکردووە لە پێناوی ناسنامەی نەتەوەکەیان و گەل و نیشتیمانەکەیان پێویستە موچەکانیان هاوتازیە چاک بکرێ بەو شێوە متەفەرقەی کە ئیسا هەیە نەمێنێت هەر بشی کوردستان دەستۆڕی مردن بۆ دوژمنان و داگیرکەران چی لە بەڵێ کاکسەتیب زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاکسەتیب لە چەندشەماڵ سەرۆری کۆمەڵایەتی فیسبوک ساڵح عەزیز دەڵێت ئەوەی ڕاستی بێت بە هیچ شێوەیەک چارەسەر یاخود چارەسەری ناوچە جێناوکەکان لە بەرژەوەندی کورددا تەواو نابێت تا نێوماڵی کورد یەک نەخرێت لە کۆتاییدا دەڵێم هەر بژی هێزی پێشمەرگەی کوردستان بژی بڵێ بۆ یەکڕیزی کورد ئەمە تێبینی ساڵح عەزیز بوو بڵێ ئەوەی کە کاک ساڵح لەسەر تۆری کۆمەڵایەتی باسی دەکات تا چەند ئەم یەکڕیزیە توانیوێتی هەڵوێستێک بێ وەک کاک ڕۆستەم لە شیرازێ دەڵێت هەڵوێست نییە بەرامبەر بەم پرسەکە ئەگەر بین و بگەڕێنەوە بۆ بڵێن چەند مانگێکی ڕابردوو ئەم جۆرە هەڕەشانە لە کوردەکانی ناوچە جێناکۆکان بەتایبەتی لە جەلەلا و ناوچانە هەروەها ساڵی پار و پێراریش بینیمان کە کێشە لە نێوان هێزی سوپای عراق و هێزی پێشمەرگە بەو شێوێ دروست بووە گرژیتێکە و تا ئێستا یەکێکە لە پرسە چارەسەر نەکراوەکان یەکێکە لە کێشە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغدا تا ئێستا ئەم کێشەیە چەندین جار دەبیستین لێرە و لەوێ کە جوڵە بە هێزێکی سوپای عراق دەکرێت لێرەوە بەرپرسانی هەرێمی کوردستان بەتایبەتی بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە باس لە ڕوبەڕووبوونەوە دەکەن یاخود باس لەوە دەکەن کە ڕەتی دەکەنەوە و قبوڵی ناکەن ئەمە تا چەند لە ڕێگەی سیاسەتەوە لە ڕێگەی دانیشتەکانەوە گفتوگۆ تەوافقەوە تا چەند توانراوە چارەسەر بکرێت کە زۆر جار ئێمە ڕاستە لە پەیوەندیەکانیشمانە خەڵک باس لەوە دەکات یاخود هاوڵاتیان بەشداربووان باس لەوە دەکەن کە دەبێت بەرەنگاربوونەیەکی تند ڕووبدا بەڵام تا چەند ئەوە چارەسەر ئایا بەکارهێنانی هێز چارەسەر بۆ یەکلایکردنەوەی ئەم دۆسیە یاخود لە ڕێگەی دانیشتن و گفتوگۆوە بەڵام حسێن لە ڕەبات فەرموو کاک حسێن کاک حسێن لە ڕەبات بەڵێ براکەم برای بەڕێزم تەبعاً بەداخەوە سەرکردەکانی کورد دوێنێ پرسە و سەرخۆشی ئاراستەی بەشار ئەسەد دەکەن کە لەم ئەخیرەیە ئەوەی نەماوە بگاتە جەژن لە کۆتایی مەرگایەتی بەڵام بەداخەوە من ئەمە ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە سەرکردەکانی خۆمان زۆر کەم تەرخەمن چەند ساڵە ئەمریکا لەم وڵاتەیە نەیانتوانیوە پرۆتۆکۆڵێکی وهای پێ ئیمزا بکەن کە ئێمە لەم دڵڕاوکیە بکەوین ئێمە لەم مەترسیە بکەوین و پرسیارێکی ترم دەربارەی بەرنامەکەی جەنابتە شەخسی بەڵێ کاک حسێن قوربانجان ئەم بەرنامەیە تا چ ڕادەیەک یعنی ئێستا با بڵین کەسێک کە گیرروگرفت شتێکی ئەبێت چۆن ئەتوانی با بڵین جێبەجێ ئەکریان چۆن بۆی چارەسەرەکەی یا هەر قسەکردنێک بێ و تەلەفۆنەکەدا بخرێتەوە تەواو یا هەمی هەر باسی موچەکە من ئەڵێم باسی ئەو شتانە بکرێت کە پەیوەندی بە داهاتووی میلەتەوە هەیە بەڵێ
بەڵام کاک حسێن پێت وایە تەوەری ئەمڕۆ بەڵێ خستنە ڕووی ڕاو سەرنجی ئێوە لەسەر بەڵێ. ئەم تەوەرە گرنگ نییە بە تایبەتی بۆ چارەنووسی زۆر کوردەکانی ئەو ناوچانە زۆر گرنگە بەڵام ئایا گوێمان لە ئەگیرێ یان نا پێش پەیوەندێکی جەنابەت ئاماژەم بۆ دەکە پێش چەند مانگێک هەڕەشە لە کوردەکانی ئەو ناوچانە کرا ئەمە یەکێکە لەو پرسانی کە گرنگە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچانەوە هەیە بەڵێ بۆیە ڕەنگە لە جۆری تەوەرێکی ئاوا لەم بابەتانە تەنها گەیاندنی ڕاو بۆچوونی ئێوە سەبارەت بە تەوەرەکان گرنگتر بێت لەوەی کە چی بکرێت بەرامبەر بە کێشەکانی ئێوە بەرامبەر بەم تەوەر بەبستم ئەو تەوەرەیە زیاتر نەک تەوەرەکانی منەڵێم دەستخۆشیتان لە یەکەم ئەو تەوەرە زۆر گرنگە زۆر ینی پێداگیری لەسەر بکرێت بڵێ ئێمە لە سلێمانین بەڵام کەسانێکان ئێستا لە کفرین لە داخوقن لە خانەقینن ئەوان ژیانە لە مەترسیایە ئەگەر ئێمە ئەوان نەبین ئەوان ئێمەن فەرقی چییە بڵێ بەرنامەکەی جەناب زۆر تەواوە لە جێی خۆیەتی بەڵام ئایا چی ئەکرێت ئەوە بڵین چی ئەکرێت ئێستا بۆ ئەمڕۆ بۆ ئەم میلەتی ئێمە چەند ساڵە بۆ شتێک نەکراوە بۆ ئەمریکا چەند ساڵە لە وڵاتی ئێمە نەیانتوانی پرۆتۆکۆڵێکی وای پێ ئیمزا بکەن کە ئێمە لە مەترسی دەربچین بەڵێ زۆر سپاس بۆ کاک حسێن لە ڕەبات هەرچەندە تێبینێکی لەسەر ئەو بوو کە چارەسەر چییە بۆ ئەو کێشانەی کە لە بەرنامەکەدا باز دەکرێن بەڵام ئەم جۆرە تەوەرانە ئەمە پێمان وایە کە گرنگە ڕای شەقامی کوردی وەربگیرێت ڕۆژانە زیاد لە 20 پەیوەندی وەردەگرین ئەمە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و ڕای خۆیان بە ئازادانە لەسەر هەر تەوەرێک دەردەبڕن و گرنگی ئەم بەرنامەیە مەبەست لەم بەرنامەیە تەنها گەیاندنی ڕاو تێبینی و سەرنجەکانی ئێوە لەسەر تەوەرە گرنگەکان و لەسەر بابەتە گەرمەکانی ڕۆژ بڵێ محەممەد لە سێ سادق فەرموو کاک محەممەد کاکە ئێوارەتان باش زۆر سپاس کاک محەممەد بەڕێزی کاکە من سەرەتا تێبینێ بچووک ئەو ناوچانە ناوچەی جێناکۆکنین من پێم وایە ناوچەی داگیرکراون بەڵێ بەڵام من ئەوەی کە ئێستا سوپای عێراقی خۆی کۆ ئەکاتۆ لەو سنوورانە و بۆ هاتنە ناوەیە و سنوورانە و دەرکردنی کورد لەو سنوورانە بەکەم تەرخەمی سەرکردایەتی سیاسی کورد دێزانم لە دوورەوە یەکەم لە دوای پرۆسی ئازادی عێراق لە ساڵی 2003 سەرکردایەتی کورد لە بەغای ئیمزایان کردووە ئەو ناوچانە ناوچەی جێناکۆکن بۆیە ئەوە نەکرایە چونکە ئەو ناوچانە داگیرکراون لە ڕابردووی شۆڕشەکانی تری ڕابردووی کوردیش دائما کێشە و مشکلەکان لەسەر مەسەلەی کەرکووک و ئەو ناوچانە تەقیوەتەوە جا ئەوان ئیمزایان کردو و ناوچانە بڵێن لە سنووری حکوومەتی عێراقیا بن تا نۆزدەی بڵێن تا نۆزدەی سەی 2003 کورد دەسەڵاتی لەوە زیاتر دەسەڵاتی نییە ئەوە تێبینی یەکەم تێبینی دووەم لە کاتی هێنانی هێزی جێشی عێراقی لە ساڵی 2008 بۆ قەرەتەپە و جەلەولا و سعدیەوە و ناوچانە بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد ئەم وڵاتیان جێڵا جنابی کاک مەسعود چوو بۆ ئەڵمانیا بۆ نەمتا نازانم بۆچی چوو مامجلال چوو بۆ عیلاج بۆ خارج لە ڕاستیا لەو کاتانە کە کێشەیەک دروستە بێت بە تایبەتی لەوە پێش ئێمە ئەمانە جیان هێڵاوی من پێم وایە ئەو ناوچانە وەکو ئەوە وایە چۆن جوولەکەڵێ عەرەب مەگەر هەر شینی قودسکە مەگەر ئێمەی ژوار بکەین لە ڕابردوو ئێمە ئەوانەمان خۆمان ئیهمالمان کردوون بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق عێراق هەڵوەشاوە حکوومەتی عێراقی نەبووە لەبەر یەک ترازاوە شیعە و سونە شەڕی بووە ئێمە چین کەوتینەتە بینیان و ئاشتمان کردوونەتەوە وەرحاصڵ ئێمە خۆمان عێراقمان دروست کردوێتەوە بۆ خۆمان هەر شتێک دروست بێت لەو مۆزوعانە هەر خەتەرێ ڕوو لە کورد بکە کورد خۆی مقەسیر بووە خۆیشی کەم تەرخەم بووە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سێ سادق سپاس بۆ پەیوەندەکەت هاشم لە بەردەڕەش فەرموو کاک هاشم ئێوارەتان باش برا زۆر سپاس کاک هاشم فەرموو وڵا جارێ من داوای ئەوەتان لێ دەکەم ئەگەر زەحمە نەبێت دەنگەکەم مەبڕن بۆ ئەوەی کە وتەکانم تەواو بکەم کاک هاشم قسە نابڕین ئەگەر باسی لایەنێک یاخود ناوی کەس نێنی و بە شێوەیەک بێکە بتوانین بابەتیانە قسە لەسەر تەوەرەکە بکەی بۆ قسەکان دەبڕین فەرموو باسی کەسێکی ناکەم تەنها باسی پیشاندان و کردەوەکانی کەناڵەکەی ئێوەکەم فەرموو کاک هاشم ئازادی چۆن قسە دەکەیت هەر معقول ماکیەکەی ئێوە لەگەڵ کەنالەکەی ئێوە لەو کوردستانی وها گەورە و گران بەو هەموو پێشکەفتن و بەو هەموو مەشارع و بەو هەموو مەدارس و بەو هەموو زانکۆ و بەو هەموو ڕێگە و بان و بەو هەموو ئاوڕۆیە و یعنی مایکەکەی ئێنگۆ ناتوانێت بچێتە جێگایەکی دروست کراو ئیلا دەبی لە جێ ناکۆکەکان و لە سلبیاتەکان بگەڕێن بەڵێ یعنی ئێوە هیچ ئیجابیاتێک لە کوردستان نەبووە کە ئێوە جارێک پیشانی خەڵکی بدەن بەس دەبێت سلبیات پیشان بدەن بەڵام وانە کاک هاشم ئەگەر قسە بکەین و گفتوگۆ بکەین لەوە چێ زۆر دوور یعنی من زۆر لە مێژە بەڵام وانە متابعەکانی ئێنگۆ دەکەم زۆر جار ئیجازەم بدە یەک دەقە ئیجازەم بدە یەک جارێک لە جاران ئارزووم هەبووە مایکەکەی ئێوە یاخود ڕاگەیاندنی ئێوە
باسی مەشاریعێکی کوردستان بکات کە مەشاریعێک کرابێ. زۆر باشە کاگاشم دوێنێ لە هەواڵەکانمانە بەتابەتی لە کاتژمێر 6دا یەکەم هەواڵمان تایبەت بوو بە پێدانی قەرزی بچوو بە گەنجان. کاگاشم زۆر باشە کاگاشم گوێمان لێگری کاگاشم دوێنێ لە هەواڵەکاندا لە کاتژمێر 6دا ئێمە یەکەم هەواڵمان تایبەت بوو بە پێدانی قەرزی بچوو بۆ گەنجان. کاگاشم إلا دەبی لە جێگایەکانی خراپ و لە شوێنەکانی کە هیچی حەز ناکەی گوێمان لێگری کاگاشم. دەزانی داواتان لێ دەکەم تۆزێک بە خۆتان بچنەوە کوردستان زۆری بۆ کراوە دێناکۆکەکانی زۆریان بۆ کراوە بەڵام لە شەڕ نەبی شیری تیژە زۆر شت کراوە بۆ دێکەی بۆ ئەو شوێنانەی کە شوێنی ناکۆکیاری لەسەرە. سپاس بۆ کاگاشم لە بەردەڕەش من ویستم وڵامی دەمە بەڵام ڕێگەی نەداوە گوێی نەگرتلەوە بەڵام ئەگەر دووبارە باسی کەمەوە کاگاشم دەڵێت یەک پرۆژەمان پێ بڵێن یاخود یەک شتی ئیجابی کە بەلای ئەو ئیجابیە دەڵێت هەرچەنە ئیجابی و سلبی نییە لە هەواڵ ئەگەر باسی کێنەما ئێمە ناتوانین لێرە دانیشین وەکو وانە قسە لەسەر ئەو بکەین کە ئێمە دەبێت چی ڕۆماڵکەین چ ڕۆماڵ نەکەین بەڵام هەموو شتێک هەواڵ نییە بەڵام ئەوەی کە باسی دەکات باس لە پرۆژەکان دەکات لە هەرێمی کوردستان کاگاشم دوێنێ باس لە پێدانی قەرزی بچوو کرا لەلایەن وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی و بۆ گەنجان ئەوەی کێک بوو لە هەواڵانی کە ئەگەر بە شێوەیەک سەیریکەی هەندێک کەس پیان وایە ئەمە لە خزمەتی دەسەڵاتدا هەندێک کەس دەڵێن ئەگەر بە پێشەوانە باسیکەی باس لە کەم و کورتەکانی ئەو پرۆژەیە بکەی دەڵێن ئەمە کەناڵی سەر بە ئۆپۆزیۆنەوە ئۆپۆزیۆنانە سەیری ڕووداوەکان دەکات تەنها ئەو وەڵاممانە بوو کاکاشن لە بەردەڕەش بەڵێ شاخەوان لە هەولێر. زۆر سپاس کاک شاخەوان. بەڕێزی سپاسەکەم کاکە کاکە شوانجان ئێمە ئەگەر سێرێکی ڕابردووی سەرکردەکانی ئێمە بکەین سەرکردەکانی کورد هەڵی وا کوشندیان کردووە 100 ساڵی کە ئەبێنەوەی من و تۆ باجەکەی بات ئەبێنەوەی ئەم کوردە باجەکەی بە کاکە وایان لە خەڵکی هیچ وەلایەک و ئیجتیماعیی بۆ نیشتیمان نامێنێ من لە کەناڵە بەڕێزەکەی ئەوە بینیم لە کەمەندامێک لە هەڵەبجە ڕسمی سەرکردەکانی وەکو جەلال و مەسعود و نێچیر و مەسرور و بەرهەم و عیماد ئەحمەد و ئام سەرۆکی پەرلەمان و ئەمانە خەتە ژێر پێڵاوە دەستکردەکانی کاکە خەڵک بێزار بوو لەمانە کاکە ئەمانە وایان لە خەڵک ئێستا تا ئەمانە چیان کردووە کاکە وەرە ئەگەر من بڵێم ناوچە دابراوەکان بەکە و خانەکەین و شنگار و تا جەبەڵ حەمرین سەدام حوسێنی توانی کورد لەوێ بنبڕکە لە ناوی بەرێت و مالیشیش ناتوانێت و دڵنیا بن مالیشیش ناتوانێت بەڵام سەرکردەکانی ئێمە وەرە کاکە گەڕە بۆ ڕابردویان بزانە ڕابردویان چی بووە ئەمە داهێنانەکانیان چی بووە ئەمانە داهێنانەکانیان جاشەتی بوو سیوێکی کاک شاخەوان با بۆ شێوەیە قسە نەکەی من ڕێگەمدا کە باسیشیان کەی باستە سەرکردایەتی کورگە ڕخنەیان لێ بگری بەڵام بەو شێوێنە بێکە وابێت کە خەڵک ئێستا وا تێبگا ئێمە مەمەستمانە باس لەمانە بکەین کاک شاخەوان لە ئێستادا پێت وایە چارەسەری سیاسیانەی ئەم گرژیە یاخود ئەم هەواڵەی کە دەوترێت جوڵە بە هێزەکانی سوپای عێراق دەکرێت ناوچانە بەداخەوە پەیوەندەکەی پچڕا بەڵێ ڕزگار لە هەولێر فەرموو کاک ڕزگار ڕۆژگارە کاکشا بەڵێ ببوورە کاک ڕۆژگار دیارە پەیوەندەکەی کاک شاخەوان خۆی داخستەوە ئێمە دامان نەخستەوە کاک ڕۆژگار لە هەولێر زۆر سپاس کاک ڕۆژگار کاشا ئەوە ئەسێ شارستانی لێ کەکوشایەتی عێراق میری باش دێ کەکوشایەتی عێراق ئەڵە سەری لێ کەکوشایەتی عێراق باسە لەسەر چێناتە تەلەڤیزیۆن وتێک بەشەر بەشایەکەت و کاتن وتێک بەشەر بەشایەکەت و کاتن بۆ وەراتە تەلەڤیزیۆن باسی هەنارکردنەوە بۆ تووچیا قسە بکاتن باشە لەبەرچی ئەخۆتی ماوایە بەڵێ کاشا بەڵێ گوێم لێتە کاک ڕۆژگار گوێم لێتە کاک ڕۆژگار زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت دیاری سلێمانی دەڵێت ئەمریکا زۆر بەڕوونی و بە ئاشکرایی پشتیوانی خۆی بۆ مالکی دووپات کردوتەوە بۆیە پێویست ناکات قیادەی کوردی بەردی زل هەڵبگرن کە نیشانەی نەهاویشتن هەروەها داخاز ئەرتوشی دەڵێت ئێمە هیچ هێزێکی نیشتیمانیمان نییە بۆ ئەوەی بەرگری لە ناوچە جێناکۆکەکان کات بەڵکو ئێمە هێزی حەزبیمان هەیە هاوار هجران دەڵێت بەنسبەت ناوچە جێناکۆکە لە سەرەکان تا ئێستا کورد هێزێکی یەکگرتووی نییە وەکو خطابێکی سیاسی یەکڕیزیەکی نییە و بەنسبەت منەوە من وای ئەبینم کە پێویستە دەسەڵات و ئۆپۆزیۆن یەک بگرن بۆ خودبەیەکی یەکڕێزی کە من ئەیبینم هەتا لە دەسەڵاتیشدا پارتی و یەکێتی ڕای جیاوازیان هەیە ئەمە تێبینی هاوار هیجران بوو هەکار لە هەولێر سڵاو لەبێ فەرموو زۆر سپاس کاگەکار
دەست بەرنامە دەکەم سپاس دەکەم تێبینیم قسەی بڕێک پەیوەندی کرد و کاگە کار بەباشی گومان لە دەنگت نییە ئەگە شوێنەکەت بگۆڕی پێما بە پەیوەندی بۆەوە هەیە تێبینیم هاوڕ بوو کاگە کار بەڵە بەداخەوە دیارە بەباشی گومان دەنگی کاکار نیە وادارم هەوڵدا پەیوەندی کاتەوە بۆی قسە لەسەر تۆڕەکە بکە بۆ چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵە بەرەزان لەگەڵتان بەردەوامین داستان لە کەرکووک سڵاو لەبێ فەرموو. داستان لە کەرکووک ئەم کاتت باش کاک شوان دەستخۆشیم تەوە جوانە دیەکەم زۆر سپاس داستان خان فەرموو. من لەگەڵ ڕێزم بۆ کاکاسم کە لە بەردەوەسەوە پەیوەندی کرد بەڵام بەداخەوە ئەو کە بە هەوە تێگەیشتووە ئەڵێ ئەو خزمەت گوزارانی کە لە هەرێمی کوردستان ئاکرێ ئێوە هیچ یانی باسی ناکەن و بەسەری ناکەنەوە. بەڵێ داستان خان بەس هەتا ئێوە باسی قەزی بچووک و عقاری و پێشینەی هاوسەرگیریتانە کرد هیچ کەناڵی دیکە باسی ناکرد ئەمانش کە چەند کەسێکن جاران بە کەناڵەکەتان هەڵمایە ئەمەش کەناڵێکی زۆر پێش کەوتووە. ئاساییە داستان خان بەڵام من ئەوم پێ ناخۆش بوو کە نەیویست گوێمان لێ بگرێت کە وەڵامی دێنەوە هەیە لەو ئافرەتانی کە پەیوەندیەکەن بەڵێ هەیە بە ناوی دیکەوە ئەیکا بەس دەنگیان زۆر ئاشکرایە بەسی واجان بە ناوی خوانەوە کە پەیوەندی بکەن هەروانە زۆر باشە داستان خان ئەگەر بینە سەر تەوەرەکە ئێستا دۆنیا داستان خان با لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە. بەڵێ دەچینە لای فەلاح لە کەرکووک. کاک فەلاح لە کەرکووک زۆر سپاس کاک فەلاح. کاک شوانجیان بەس ئەو خوایمەی بڕا هیچ تەعشیر و قسەی غەڵەتی ناکەم بەس داوات یەکم نەیبڕن. فەرموو کاک فەلاح. برای بەڕێزم زۆر بەداخەوە زۆر شتێکی ناشرینە کۆمەڵی خەڵک کە یەکەم باتی تیوێکی ئاب ئەکەن تیوێکی ئاب سەدام حوسێن بووە جاشی. کاک فەلاح ئەو کەسەی کە باسی ئەوەی کە ئێمە ڕێگەمان پێ نەدا ئەگەر لەسەر تەوەرەکە قسە بکەی بەڵێ دیارە پەیوەندەکەی داخستەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەکوان حسێن دەڵێت هەتا کورد بە عەرەب بڵێت برا عەرەبەکانمان حاڵمان شەڕە و دەڵێت بۆیە هەتا ئەم سەرکردە کوردانەش هەڵویستیان ئاوا ناسک و نەرم بێت بەدڵنیاییەوە برا عەرەبەکانمان شارە کوردستانەکانی خۆمان داگیر دەکەنەوە. باسان ڕەسام دەڵێت تاوەکو بەرپرسانی ئەم وڵاتە خەریکی گەندەڵی و بەرژەوەندیە تایبەتیەکانیان بە شتێک بە ناوی گەڕانەوەی جێناکۆکەکان لە ئارەدا نابێت. پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە کارزان لە تاسلوجا فەرموو کا کارزان. ئەلو کاک شوان. بەڵێ کا کارزان. کاک شوان و کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش کا کارزان. زۆر سپاس دەکەم برای بەڕێزم. بەنسبەت تەوەرەکەتەوە من پێم وایە ئەو خەڵکە خۆی لاکەکە ماڵی کورد ڕێک بخرێتەوە ماڵی کوردیەک بخرێ نازانم چەند ساڵێمە باس ئەم یەک خستەوەیەکەین هەر مێشیاش میوانیان نێ نازانم وەزارەتی پێشمەرگە دیارە ئەو وەزارەت پێشمەرگەی هەولێرە ئەوێ قبوڵ مەکا و نازانم بەکان پێشمەرگەوە وڵی بەداخەوە یعنی هێچە لە کێشەکان ئەو برادرێک باسی مادەی سەوچلی کرد مادەی سەوچل تەنها بە پارەکە جێبەجێکراوە پارەکەش بە قودرەتی قادر عەرەب 20 ملیۆنی وەرگرت و کوردش 10 ملیۆن نازانم کەسێک هەر نەیوت بۆ یعنی بۆ ئەوان 20 ملیۆن من بۆ کورد 10 ملیۆن بێ نازانم وەڵی ئەو برادرەی باسی یەکگرتنەوەکە من لە برادرەی بیستم بە درێژایی 6 ساڵ 7 ساڵ دوو مەسوول لە کەرکووک لە یەک لستابوون و قسەشیان نەبوو ماڵی وڵای من پێم وایە کەس باس یەکگرتنەوەی ماڵی کورد نەکا فەرێشەیە بۆ خۆ دروستێکێکی بەڵێ سپاس بۆ کاک کارزان لە تاسلوجا شۆڕش لە ڕانیە فەرموو کاک شۆڕش. کاکەم کاتت باش. زۆر سپاس کاک شۆڕش هەموو کاتێکت باش. لای سەرتا من دوو پێبینێک بەرنامەکەیەوە هەیە. بەڵێ فەرموو. هەر کەسێک کە ڕەخنەیەکی کرد لەسەر کەناڵەکەیەوە یان لەسەر بەرنامەکەیەوە بەڵێ ئێوە ناکرێت جوابی دەنەوە چونکە خۆی بەرنامەکەی ئێوە ڕای خەڵکە بۆ ڕای خەڵکە. ڕاستەکەی کاک شۆڕش بەڵام ئێمە لەبەر ئەوەی ئەو جۆرە پەیوەندیانە زۆرە بن ئەگەر بێت و قسەی لەسەرەکەی وەڵاممان نەبێ بۆ ئەوە بۆیە من زۆر ویستم زۆر بە کورتی وەڵامی دەمەوە کاک شۆڕش بەڵام گوێ لێ نەگرتین. ئاخر وایە خۆی
چەندان پەیوەندی دەکرێت ڕخنە لە حکوومەت دەگرێت ڕخنە هەندێک جار ڕخنە لە ئەشخاصی دەگرێت چون هیچ وەڵامێک نییە بۆ پەیوەندیانە ڕاستە کاکشڵ بەڵام ئێمە لەبەر ئەوەی ئێمە بە ناوی کەناڵەکەوە ئێمە پەیوەندەکانی ئەو وەردەگرین دەکرێت ئێمەش پێم وابێ مافی خۆمان ئەگە باس لەو بکەین کە ئێمە ئەگەر هەڵە تێگەشتێک هەبێ ئەمە ڕوونی کەینەوە بۆ هاوڵاتیان من وابزانم ئەگەر کاتەکە نەکوژین بۆی قسەی لەسەرکەین زۆر بە کورتی وەڵامی کەسێ دەینەوە کە ڕوونکردنەوەی بۆ بدەین ئاساییە وایە بەس خۆی هەندێک ڕخنە لە ئەشخاصیش دەگرێت لەم بەرنامەیە ڕخنە لە چەند لایەنێکی معەنی دیاریکراویش دەگرێت بۆیە ئەمە بەرنامەکەتان زۆر جوانە بەس ڕای خەڵک وەربگرێت و تەشیر و جنێودانیش ڕێگە پێیان ئەمە زۆر بەشە و نەکار ئێوە ڕێگەی پێدەن باخ ئەو خەڵکی کە تەلەفۆن دەکات تەشیر نەکات چون ناشرین لەسەر تەلەڤیزیۆنێکی جوانی وەکوێ ناستی هەندێک قسەی ناشرین نەک لەسەر تەلەڤیزیۆنێک دێەوە لەسەر هەموو تەلەڤیزیۆنەکان هەندێک قسەی ناشرین بکرێت بەڕاستی کە کۆمەڵە خەڵکێک گوێ لێ بێ و بەڕاستی ئەمە شتێکی ناشرینە بۆ تەوەرەکەی ناویشتان ڕاستی ئەمە ناکرێت تەنها پارتیەکێکی بین بە ساحیبی ئەم قەزیەیە ئێمە هەمومان ساحیبی ئەم قەزیە و پارتیەکی تریش تا ئێستا تەنازولێکی وایان نەکردووە بڵێن لەسەر ئێمە باسی بکەین بەڵام ئێمە بە هەمومانەوە بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە بە عەلمانی و بە ئیسلامیەکانەوە ئەبێ هەمومان بۆ ئاڕاستیە بڕۆین کە ئیشتێکی جدی لەسەر بکەین بۆ ئەوەی بە زووترین کاتەم ناو سەدابڕێناوەکان یەکلای بێتەوە و بێنەوە سەر هەرێمی کوردستان ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ کاک شۆڕش لە ڕانیە بەڵێ میران لە سلێمانی فەرموو کاک میران. کاکی منێوارە باش زۆر سپاس ئێوارەت باش کاک میران فەرموو. بەرنامە جوانە دێتم بەڕاست زۆر سپاس دەکەم. کاکی من بەسەوەنگە بەو شۆڤێنە تازانەی بەغا ئەڵێم بەسەوەنگیان پێڵێم ئەڵێم نمەکسوێر بن کە لە کاتی بوونی بەعسا لانە و هەموو ئیسراحەتەکان کوردستانی خۆمان بوو بەسەوەنگیان پێڵێم بەڵام کام سوپایی کۆ کردوێتەوە ئەو سوپایی کە دووربیان لەگەڵ تیرۆریستەکان دەستیان تێکەڵ کردو و لەبەر پارە تێگەشتی خەڵگە کوژنەوەکە یان کورد سەرما و گەرما و برسێتی و هیلاشی و مانگوبوون و دەربەدەری و هەموو نەهامەتیەشی تێشتووە دە هەموو یەک لە دوایەکە ڕژێمە بۆ گەنەکانی عێراقا ئێستا ئەیانێ ئەوان تۆڵەمان لێ بکەنەوە خەیاڵیان زۆر خاوە هێزی پێشمەرگەی کوردستانی ئمڕۆ هێزێکە لە بن نایە و دوای ئەوە ئەو هێزە ئەتوانم بڵێم یەکەمە لە عێراقا ئیمڕۆوە لەسەر بنەمایشی پیرۆز و گەورە و لە پاڵ خوێنی شەهیدانی کوردستانە ئەو هێزە دروست بووە و میلەتی کورد شیمیاباران و ئەنفال و زۆر شتی بەسەرا هاتووە ئیبادە نەبووە و حدودی کوردستانیش هەر باش زانن ئەو شتۆڤێنانە حەمرینە و من داوا ئەکەم لە بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم جەنابی مام جەلال هەموو سەرکردەکان تەنیا چارەیەک بۆ ئەم کێشانە و ببین بە درچێک و بچینە چاوی ئەو شۆڤێنانەوە یاعلانکردنی دەوڵەتی کوردی و هیچی کە و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاک میران لە سلێمانی بەڵە باوکی محەممەد لە سلێمانی باوکی محەممەد لە سلێمانی بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە سەرباز لە کەلار پەیوەندەکەی کاک سەربازیش ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک نەوشیروان محەممەد دەڵێت کورد هەرگیز چاوی بە ناوچەدابراوەکان ناکەوێت چونکە 2023 باشترین فرسەت بوو هەرگیز کورد چاوی پێیان ناکەوێتەوە. هەروەها محەممەد مەردان دەڵێت هیوادارم سبەی بابەتەکان لەسەر پشکنینی ئەزبوونەکانی قۆناغی شەشەم بێت. هەروەها ئاوات محەممەد دەڵێت کورد قەت نابێتە خاوەنی ناوچە جێناکۆکەکان بەڵێ فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان. زۆر سپاس کاک فەرمان. دەستخۆشی بەرنامەکە لێگەم بەڕاستی کاتی چاکۆ بەرنامەکە هەڵبژار بەڵێ براکەم من بۆ هەرە برادرێت تەلەفۆنەکە یعنی وەزەکە من باسیوێکی یابوو باز جارتر نییە هەنی ئەو شتانە بە خانە خەڵکەیە با بەخۆی بشێت عیب بەو شتانە نەڵێت ئێمە دەتوانین منۆک لە ئەنگلیکی پارتیەتوانە هەموو شتێ بڵێن بەس من پێم عیبە ئەمە یەکەم خاڵم دوێمین خاص منۆک پێشمەرگەیە خەڵکەکە لێ وەڵام پێشمەرگە تێکڵانە بۆ زۆر سەوا حتا 12 لیوە تێکڵاوە من خۆم لەو پێشمەرگانم کە تێکڵاو من لیوای دوم ئامادەین بە هەموو گیان و بە دڵ و بە ڕوح بە خوێن کوماسی دایگەین بۆ کەرکووک بۆ هەموو خانەخین بۆ شەنگار بۆ هەموو شوێنێ ئەو خەڵکانەش وا ئاڵێن وا لە شوێنی تار بێت سیبیتەکان زۆر خۆش بێت معاجە چاک لە حکومەت وەرزەگرن با دەستی تەعین بووە بە حیاتی کچێکی بۆ کرد دەخانە بنەماڵی شەیدی نییە ئەمە خەمە خاڵێک ئەو خەڵکانە زۆرتر ئەو شتان نەڵێن ئەو سەرگردانە بەڕێزن هەر لە مانجەلالەوە حتا کاتە
وشتي سرقدمشي بريزا إذا خلق أبو خيب شد عيب استوانا لا ولا بنا مالك عن مسعود وبنا ماضو نازان السويشي أبو حمو كذا شيء حمو حزب جديد هلا كون والله يقعد يقران وش حوش ثاني يا براك رقم إن شاء الله كرد بمزوانا حكومة الراقي يعني وسوريا الرخاء من يعني دم كرد إن شاء الله سوريا واحد من أصل كردجان ده آزاد كذا أو خلق أبو يصير تشتوان الله يتبع خلق يكري عزيزنا كين يما طالبني يكري كين خانت معنا بو عربي يسوفيني كانت يعني جمشا خوشي بسوريا بلا ورزقم كادي خوش مالاوا زۆر سپاس بۆ کاک فەرمان لە کەرکووک بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. بەڵێ بەڕێزە ئەم کاتەتا باشە مسەراویتان لەگەڵ لە سلێمانیەوە. زۆر سپاس کاک هێمن فەرموو. من حەزەکەم بەڕاستی لەسەر شتە قسە بکەم بەڕاستی من ڕۆژانە بەردەوامی پەیوەندیەکەم من وەکو خۆم متابعەم هەیە. سەوارەت بۆی کاڵی حکوومەتی عێراق هێزی جوڵاندووە کاکە من ئەگەر بەم شێوەیە بڕوە حکوومەتی عێراق ئەگەر ئێستا هێز بجوڵێنێ بۆ ئەو شوێنانێک کە پێیان لەنجێنان کۆک بڕواتە نەبێت 4 ڕۆژی تر ناڵن لە سلێمانی و هەولێریش دابنیشی. ئەمە یەکەم. کاکە من حەزەیەکەم گلەیەکیش لەو کوردانە بکەم ئەوانەی کە لەو شوێنانە دانیشتن مەبەستم جێ ناکەنە کاکە ئەم کوردانەی ژەڵوێستێکیان نییە کاتێک کە عەرەبێ دێتە سەریان شەوانە بۆ نمونەکە ئیهانەیانەکەن کاکە پێویستە ئەم کوردانە ژەڵوێستیان هەبێ یعنی کاکە ئەوەن خەتایەکی خوانی تایە. ئەمە دووەم کاکە سێم حەزەکەم باسی یەک شتی تر بکەم کاکە سێرەکە کۆمەڵی خەڵک گلەی هێزی پێشمەرگەی کوردستانەکە کاکە منەڵێ هێزی پێشمەرگەی کوردستان تاوەکو ئێستا مراعاتی ئەم هێزانەی کردوونە فێدەرەکانی کاتوونە ئەو شوێنانە بۆیم بەس ئەوە نائەڵم کاکە ئەڵم کاکە ئێمە تەنها هێزی پێشمەرگەیە کە پشتیوانی لە ئێمە بکە من ئەڵم تاوەکو ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان بەڕاستی ئەم سوکایەتانەی حکوومەتی عێراق قبوڵ ناکەوە هەروە نەبوڕێزی هێمن سەر سپاسان. زۆر سپاس بۆ کاک هێمن بەڵێ تەنیا کفری دەڵێت بەڕای من هەتاکو و دەسەڵاتی کوردی نێوماڵی خۆی یەک نەخاتەوە ناتوانن قەت ناتوانێت داوای ناوچەدابراوەکان بکەنەوە چونکە کوردیە کەڵوێست نییە. باوکی هاوڕێ لە عوزەیم فەرموو باوکی هاوڕێ. زۆر سپاس باوکی هاوڕێ. کاک شواندا ئەو برادەرانە باسی ناوچەدابراوەکانەکەن زۆر هەنێکیان قسەی زۆر جوانیان کرد کە باسیەکەن بەوەی کە ناوچەدایکی کراوەکانە زۆر ڕاستە من ئەفسەرێک منە فەرقەی چواری عێراقی بڕا بکە تا ئیسەکێنە حکوومەتی عێراقی ئێمە دوو فەرقەی کوردی هەیە ئەو دوو فەرقە کوردی نیو بە نیوی بۆتە عەرەب بە زیادەوە نەک بەکەمەوە ئەوان دێ ڕاست بە ئەمری ئیداری و ئەمری وەزاری بە تەزویدی مەنسەبی شوێنەکەەوە دێت. هەموو کاتێک کە ئەو جێشانی کە دروست بۆ لە ئەوەی کە لە سنووری ناوچەدابڕاوەکانە هیچ چەکێکی پێشکەوتوی ئەو تۆی نەدراوە پێی کە بتوانێت دیفاع شتێکی پێ بکە بەڵام غەیری فەرقەکانی تر هەموو شتێکیان بەدابین کراوە لە تانگ لە تۆب لە دەبابە لە ئەنواع چەکی پێشکەوتوی ئەمڕۆیان پێیە لە هەموو دنیاکە ئەوەی کە جێشی عێراقی دروست بووە هەموو کاتێ بۆ دروست بووە بە کورد دروست بووە بەڵام لە ئاخیرا کە خۆیان گردێتەوە هەموو کوردەکانی دێ بێبەش بوون و لێ دەرکراوە ئێمە تا ئیسەکێنە نە ئەمری ئیداری نە ئەمری وەزاری هیچ شتێکمان نیە هیچ شتێکشمان بۆ نەکراوە لە ساڵی 2004 من ملازمەوەر بوومە تا ئیسەکێنە بە یەک جار بووم تەرفیعم کردە بە ڕوتبەی نەقیب بوومە بەڵام لە پاش ئەوەی هیچ زاتە کوردەکانمان هیچ شتێکیان بۆ نەکراوە. بەڵێ سپاس بۆ باوکی هاوڕێ لە عوزەیم باوکی شەیما لە سلێمانی. بەڵێ مەرحەبا. مرحبا باوکی شەیما فەرموو. چۆنی بەڕێزم. زۆر سپاس دەکەم. من جیاواز لە هەموو پەیوەندیەکان من ئەم مەسەلەی کە هێز هاتووە وا بڵێن تهدیدی هەرێمە کرێ و جێگەدا بڕێراوە کان و ئەمانە من بە سیناریۆیە زانم لەبەرەوەی کێشەیەکی کە هەیە بینی هەرێم و بەغدا یان ڕوونتر بڵین بینی بەڕێز سەرۆکی هەرێم و مالیشی ئیترجا من وای بۆچم ئەمە ئەیانێ بەم مەسەلەیە ئەم مەسەلەی تریان خەڵکی پێوە خەریکەن و خەڵک بەو کێشانەوە مەشغوڵکەن بڵێن وڵای ئەوە لەگەڵ ئەوەشا کە ئەوەمان لەکەن ئەوە بڕینی بوجەمان تهدیدمانەکەن بە بڕینی بوجە و تهدیدمانەکەن بەو ئەمەشان نەدە سەر کێشەکان جیایان کردە بۆی هەستی خەڵک بجوڵێنن من وای بۆچم بەڕای خۆم جای تر نازانم خەڵکیکە چۆن باسی لەکەن هەوە هینی منە بیرروباوەڕی من و بۆچوونی من وایە زۆر سپاس بۆ بەرنامەکە. سپاس بۆ باوکی شێما لە سلێمانی ڕێکان لە هەولێر. ئێوارەت باشکار شوان سڵاو لە ناویە. زۆر سپاس کاک ڕێکان. سپاس دەکەم سەبارەت بەم ئەوەیە پرسیارێک لەسەر کودەکانی کودەکەم ئایا ئەوان باسی ناوچەدابڕێنراوەکانەکەن
بۆ ئەگەر ناوچەدا بڕێندەوەکانیش کاکە با بۆ خۆیان بێ بۆ عەرەب بێت کورد و عەرەب وا ببێتە ڕەمزێک بۆ پێکۆژیانی کورد و عەرەب و تورک ئەم نانچەوان با نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان وەکو ڕەمزێک بمێنێتەوە بۆ ئەوەی بسەلمێنێت کە ئەم شوێنە ئەیسەلمێنێک کە چەندەتەوەیەک شت لە عێراق شوێنی ئەبێتەوە بێکستانی مافی هەیە پێی نەڵێن چیتر ناوچە دابڕێنراوەکان وەکو ڕەمزێک بمێنێتەوە بۆ هەموو خەریتەی عێراق بەڵام ئایا ئەو ناوچانەی لە ساڵی 1990ەوە تا ئێستا لەژێر حکم و مافی هەرێمی کوردستانە ئایا حکوومەتی نەتوانێتی خەڵکەکەی ئەم ناوچانە لە خۆی ڕادکەم سەی پارێزگایە کە باسی ناوچە دابڕێنراوەکانەکە ئەمە پرسیارێکی ترم لە سەرکردایەتی کوردە کە ئایا ئەوان کاتێک باسی چاکسازی لە مالیکێتن و بۆ خۆیان چەندین بڕیاری چاکسازیاندایە هیچیان جێبەجێ کردووە من نەهاتم بەرگری لە هیچ لایەنێکی کوردی و لە هیچ سەرکردایەتێکی کوردیش بکەم بەڵام یەک شتەڵێم تا ئێستا بزوتنەوەی گۆڕان کە خلالی چەند ماوەیەک بەر دوای ئێستا ئەبێتە 3 ساڵ دامەزراندنی ئێستا تاکە بزوتنەوەی لە هێزە سیاسیەکان ژووری ناوچە دابڕێنراوەکانی دروست کردووە ئەمەش دلیلێکە بۆی بزوتنەوەی گۆڕان تاکە بزوتنەوەی خەمخۆری ئەم ناوچانەیە زۆر سپاس بۆ کاگڕەکان لە هەولێر جوتیار لە شارباژێر فەرموو کاک جوتیار دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کاک جوتیار وەڵام من ئەڵێم ئاشتی نەفرەت لە شەڕ چون کازانی چۆنە عەزیزم شەڕ لە سەرەتاوە یەک کەلیمە یاڵێ شەڕ بەس نەتیجەکەی گرنگە ئایا شەڕ نەتیجەکەی چییە ئێمە شەڕمان نەکردووە چەندین ساڵ ئێمە شەڕمان کردووە من خۆم لە شۆڕش ئەیلولا پێشمەرگایەتیم کردووە ئێمە شەڕمان زۆر کردووە و خوێنی زۆریشمان داوە ئەو هەموو خزمەت و شەڕ و دەستکەوت و شتەمان کردە دەستی سەرکردەکانمان کردمانە کیسەی ئەوان بەڵام یعنی یەک شت لە سەرەتاوە کە خەڵکی کورد باجی شەڕی ناوخۆ بوو میلاد وەکو مەڕی لێ هاتووە هەر کاتێک قەساب ئەیەوێ چەقۆ هەڵدەگرێ خاتە سەر ملی و سەری دەبڕێ بەبێ حساب و بەبێ کتاب من داوا لە خەڵقانی ڕۆشنبیر لە خەڵقانی خاوەنفکری ئازاد لە ئۆپۆزیسیۆنی عەرەب و کورد لە هەموو خەڵقانی ئەو خەڵقانەی کە ئەزانن بە شەڕ نەتیجە نییە داوایان لێ یەکەم سەر جادە بگرن و فشار بخەنە سەر مالکی و مەسعود بەرزانی ئەوان لەسەر نەوت شەڕیانە خوێنی عێراقی نەڕێژن چونکە با سەرکردایەتی کوردیەوە زۆر باش بزانێ خەڵکی کورد ئەو پێ وایە هەموو خەڵکم ئەو مەڕە نێوان سەری بڕن خەڵک هەموو شتێک ئەزانێت چییە لەبەرەوە دەستکەوتی چەندی شۆڕشی خەباتی چەندین ساڵمان کردێکی سەریان دەستی ئەوان ناتوانانی هیچ بکەن چەندی ساڵ ئێمە گلەیمان ئەڵێ کاکە ئەو مفاوەزاتی بەغا ئێوە لێی دانیشت ئەوان حکومەتی عێراقی خۆیان دروستیان کرد کاکە جێشی عێراقی خۆیان دروستیان کرد پەرلەمان خۆیان دروستیان کرد ئەم جارێ مەسعود بەرزانی مالکی بار نەکردی وەرە چۆن حکومەتەکەم داتی ئاوا لە دەستێنمەوە هەروە بە ئاسانی وەکو شتێکە دیابێت لێ بسێنێتەوە حکومەتی چۆن ئاواکەیە کاکە من دەڵێم نەفرەت لە شەڕ بەڵێ کاک جوتیار زۆر سپاس دەکەم لە هەموو خەڵکی ئازادی خواز دەکەم بەرگری بۆ شەڕە بگرێن بەڵێ زۆر سپاس بۆ کاک جوتیار لە شارباژێرەوە سپاس بۆ پەیوەندەکە دەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک شڤان لە هۆنی دەڵێت سیاسەکانی کورد تا ئێستاش ناڵێن ناوچە دابڕێنراوەکان بەڵکو دەڵێن ناوچەی جێناکۆک ئیتر هیچ ئومێدێکمان بەوە نییە کە ڕێگرە لە هاتنی هێزی عراقی و ئەو ناوچانە گۆران محەممەد دەڵێت بەڕاستی سەرکردەکانی کورد لە سەرەتای ڕزگارکردنی عراق لە 2023دا نەیانتوانی هەموو شتێک یەکلایی بکەنەوە بەڵام زۆر بەداخەوە لەبەر وەرگرتنی پۆستی شخصی بریان بەلای ملەتدا چوو هەروەها دابان ئەڵمانی دەڵێت کاتێک عراق ئازاد کرا بۆچی حکوومەتی هەرێم هیچی نەکرد کە کاتێک حکوومەتی عراق لەو پەڕی لاوازیدا بوو بەڵێ بەرەزان سبەینێ هەینیەوە تەورەکەتان کراوە دەبێت هەر شاد و بەختەوەر بن.